بەڵە بەڕێزان هاوکارمان ڕاز راپۆرتێکی لەسەر نابستان بۆ ئامادە کردوین فەرموون پێکەوە بینەری دەبێت. ئێرە پەیمانگای هیوای نابیستانە. نابیستەکانیش لێرە پەیامیان هەیە بۆ ئێمە و داوای پەیامیش لە ئێمە دەکەن. ئەوان لە ڕێی پەنجە و ئاماژە و زمانی جەستەوە دەیانەوێت پەیامی خۆیان بە ئێمە بگەن و لە هەمان ڕێگەشەوە پەیامی ئێمە وەربگرنەوە. لەگەڵمان بن. والله لە منداڵی و بڵێن لەسەر چلۆ حوتە بوونا هەستمە کرد بە تەقەی دەرگا و گویان لە دەرگانە ئابوو ئیتر کە بڵێن هەستیان نەبوو بانگمەکردن بوو بە 3 مانگ هەستیان هیچ نەوە بردن بۆ لای دکتۆر وتی نابیستن. وەڵاهی دیتە بڵێن هەر لە مناڵی و خۆم پەروەردەم کردوون لە ئاماژەکانیانتی ئەگەشتم کە داوای چی ئەکەن و چی ناکەن ئیتر پرژگیری لە خگەڵ باوکیانە زۆر پرژگیریان بووین وتمان بە قوتابەکە بڵێ مەکتەبەکە تەواوکەن هەتا 6یان شکر تەواو کردووە. مامۆستایەکی ئینگلیزی وانە هەڵێمەوە هەڵبەتە وانە ئینگلیزی یان هەر وانەیەکی تر لە مەگە هیوای نابستان زۆر قورسترە وتنەوەی زۆر قورسترە وەک لە مەکتەبەی ئاسایی. ئێمە لێرە هەموو شتەکان بە ئاماژە ئەڵێنەوە زۆر هیلاکە بم بەڵام زۆر خۆشە. یعنی هەند لە پۆلا زۆر هیلاکە بێ زۆر ماندووە بێ ماوەم کاتە ئەچینە ماڵەوە بیریان نەکەم. ئەو بە 25 ساڵەچە من لێرە یەکێک لە قوتابەکانمان ئەو ساڵە بڵێن دایکی عەمری خوای کرد ئیتر هەر وێنە یەکێشا ڕسمی قەبرێکێ کرد ئیتر وتم بزانم بۆچی تۆ مناڵی بۆچی قەبرێکێشیت و بەس ویستم ئەمزانی دایکی مردو بەڵام ئەمیست لە بیری بەرم وتم تۆ بۆچی قەبرێکینەکەی وتی ئاخر ئاوا وتی دایە مردووە. ترکاری بەساقی نەخشی خوایە دەسەڵات نییە هیچ دەسەڵاتێک نییە ئیتر ئەبێ تەحملی بڵاش و لەخوا بەزیابێ هەتا ئێستا یعنی بێتاقەتیان نەکردو زۆر جۆر ڕاهێڵن شکو لەخوا بەزیابێ شکو سیانی کەشم هەیە قسە ئەکەن سیانەکەی کەم دوو کوڕکچێکی کەمێ شکو زۆر باشن. بانە هاوکار لەکوێ؟ عادی تۆ بە دایکت بڵێ هاوکار لەکوێ؟ بڵێ هاوکار چیەکە؟ بڵێ دایە خەوم دەزانم چۆن پێڵی. بانە دایکتت خۆشەوێ؟ عادی بڵێ دایە خۆشمەوی. من خۆشحاڵم بەوەی کە لە سنووری پارێزگای سلێمانی پەیمانگایەک هەیە زۆر بە ئاستێکی باش و بەرز بە دڵسۆزی ستافەکانی ئەتوانێت مناڵانی خاوەن پێداویستی تایبەت لە بواری نابیستیا پەروەردە بکە فێر بکە تا قۆناغی نوێی بنەڕەتی ببڕن. لەوەش خۆشحاڵترەوەیە کە لە 2 ساڵی ڕابردووە ئێمە توانیمان بە هاوکاری پەروەردە و پەیمانگای کۆمپیوتەر لە سلێمانی ئەو مناڵانی نوێی بنەڕەتی تەواوکەن لەوێ هەلی خوێندنیان بۆ بڕەخسێنین. ئومێد دەکەم لە داهاتووە بە هەموو لایەک هەوڵ بدەین دامەزراوەکانی حکوومەت لە پەروەردە لە کۆمەڵایەتی لە خوێندنی باڵا هەلی خوێندن بۆ گەنجانی نابیست لە دوای قۆناغی نوێی بنەڕەتی و ئامادەیش بڕەخسێنین